ئێوارەیەکی سەهۆڵبەندان بوو، سەرما دەخزایە نێو ئێسکی مرۆڤ کە خۆمانمان لە بەردەم زنجێکی نزمدا لە گەڕەکێکی کۆنی سلێمانیدا بینیەوە. پیاو بێ ئەوەی لەسەر نووکی پێشی ڕاوەستێت دەستی هەردەگەیشتە سەربانە گرینەکە. دیوارە تەختەکان هەڵمی بە ساڵا چوون و تیشکی کز و لاوازی هەتاوی نیوەڕۆیان لێ هەڵدەستا. لە پشت شوشەی دەلاقەکانەوە ڕووناکیەک دەبینرە، بەڵام گەرد و تۆزی کەڵەکە بوو چەند ساڵە نەیدەهێشت ناوەوە ببینیت. لە ژوورەکەوە دەنگی نزمی مامۆستایی هەرە ناودار دەهات. کۆمەڵێ پیاویش بە دەنگێکی سەیر و منداڵانە و ئارام لێبڕاو بۆیان دەساندەوە. دەمانویست پێشەوەی بچینە نێو قوتابخانەی بەناوبانگی کوردستان، قوتابخانەی کەشتی نوح، چێژی تەواو لەو ساتی وە جۆشهێنی چاوەڕوانیە وەربگرین. پاشان بە دەستکە ئاسنینەکە بە دەرکوتەکە لە دەرگاماندا لە پشت تەختە قاپیە زار بچڕاوەکانەوە پەردەیەکی فش و فۆڵ لادراو لە ناکاو بێدەنگی خەڵکەکەی ژوورەوەی داگرتەوە. پیرە پیاوێکی بەژن ناوەندی چاکەتێکی فش و فۆڵ و دەڵب و دۆوی لەبەردا بوو، کلێتێکی خوری لەسەر کرده بوو، ڕیشی نەتاشراوی هەفتەیەکی پێوە بوو. دەباشیرەکەی خستە ناو ئەو پاکەتەی لەسەر کۆمەڵێک کتێب و دەفتەر دانرا بوو. دەستی بە چاکەتەکەی پاک کردەوە و هات بە خێرهاتنمان لێ بکات. ڕاستیەکەی ویستی دڕ بەو هەموو خەڵک و شتانە بدات کە ئێمە لە نێویاندا ڕاوەستا بووین و بەراو لای ئێمە بێت. ئەمە نەجمەدین مەلا بوو. سەرەتای شەستەکانی سەدەی ڕابردووە جارێک چەند ڕۆژنامەنووسێکی ڤیانی ئەوروپایی دێن بۆ سلێمانی کە ئەمە ئەبینن زۆر سەرنجیان ڕاشی بێنیان گرتووە و دواتر خۆشیان کتێبیان لەسەر و سەفەرەیان دەرکردووە و باسی گرنگی ئەم هەوڵەی مامۆستا نەجمەدین مەلایان کردەوە. بەڕاستیەوە کە زۆر گرنگ بۆیانی کە دەوری هەبووە لە بڵاوکردنی خوێنەواری وەکو یەکێک لە پێویستیەکانی ژیانی مەدەنی و شارستانی. کاتێک باسی شاری سلێمانیەکەین، کاتێک لاپەڕەکانی شاری سلێمانی هەڵەدەینەوە، کاتێک ئەڵێن سلێمانی پایتەختی ڕۆشنبیری، ئەمە بەدەر نییە لە ئەو کۆمەڵێک کەس کە بوونەتە بەردی بناغی پایتەختی ڕۆشنبیری سلێمانی. کاتێک سەرنج بە ژیانی شاعیران و نووسەران و مادونەناسانی شاری سلێمانیە گوزەرەکەین، ئەبینین چەندین شاعیر و چەندین ئەدیبمان هەیە کە بوونەتە بەردی بناغی ئەم شارەمان. لە کۆی هەر هەمویانە کەسێکمان هەیە کە ئاوڕی لە نەدراتۆک و پێویست ئیشی بۆ نەکراوە و ئەرکێکی زۆر زۆریشی کێشاوە لە شاری سلێمانیە، ئەویش مامۆستا نەجمەدین مەلایە. نەجمەدین مەلا کوڕی مەلا غەفوری مەلا عەلی مەلا ئیبراهیمە. لە کاتی دروستکردنی شاری سلێمانی و گەشەداری فەرمانڕەوایی بابانیەکاندا لەسەر خواستی ئیبراهیم پاشا باپیرە گەورەی لە قەڵاچوالانەوە هاتۆتە سلێمانی و بووە بە مامۆستا لە مزگەوتێکدا. پاش جێگیربوونی ئەم بنەماڵەیە لە سلێمانی و پاشان لە ساڵی 1998دا نەجمەدین مەلا لەدایک بووە کە ڕێکەوتی ساڵی ڕەشانەوەکەیە. ئەو ڕۆژە ڕەشەی بۆتە هۆی مردنی زیاتر لە هەزارەها ڕەش و ڕووتی ئەم ناوچەیە. سەرڕای دەربەدەرکردنی دانیشتوان بەرەو دێهاتەکان هەر ئەمەش مەلا غەفوری ناچار کرد کە خۆی و خاو و خێزانی ڕووبکەنە دێی ڕەشەکانی. نەجمەدین مەلا خوێندنی لە لای حاجی مستەفای قازی، هەروەها لە لای باوکی و پاشان لە سلێمانی و لە ساڵی 1330 کۆچی لەو قوتابخانەیەدا خوێندویەتی کە سەفوت بەجی تورک کردبوویەوە لە سلێمانی و با پلەی یەکەم دەرچووە.
مامۆستا نەجمەدین مەلا حەزی لە ژیانی موچەخۆری نەکردووە، بۆیە ماوەیەک بەبێ ئیش و ماوەیەکیش بە نوچی پاچ و خاکەناز تەمەنی هەرزەکاری بەسەر بردووە. چۆتە حەلەب، چۆتە دیمەشق، دوای گەڕاوتە بۆ بەغا، چۆتە تورکیا. ئەمە کۆمەڵێک شتی لای نەجمەدین مەلا دروست کردووە کە بتوانێت خزمەتێک لە کۆی ئەم شتانەی کە بینیوێتی خزمەتێک بە شاری سلێمانی بکات. دوای ئەوەی کەوا خوێنەوارێکی هەبووە بە حکمی باو باپیرانی کەسی شارەزا و لێ هاتوو بوون لە بواری خوێندن و نووسینە لە شاری ڕانیە توانیوێتی ببێ بە وەزان. ئەو کاتە کەسی خوێنەواری هەبووە ئیشی نووسین و خوێندنەوەیان پێ ئەکرد. لەوێ کەسێکی ناسیەوە فاتمە ناوێک و توانوێتی هاوسەرگیری گەڵا بکە و هاتۆتە شاری سلێمانی. لێرە کچێکیان هەبووە بەڵام پاشماوە کچەکەیان وفاتی کردو، فاتمەخانی وازی لێ هێناوە. ئەتر نەجمەدین مەلا لێرەوە ژیانی قەلەندەری دەستی پێ کردووە، بۆیە حەزی کردو خزمەتێک بە شاری سلێمانی بکە، ئەویش بە دانان و بەکردنەوەی قوتابخانەیەک وەکو قوتابخانەیەکی ناحکومی ئەهلی ئێستا. ئەو کاتە لەژێر پردەکەی سلێمانی بووە، توانیوێتی ڕێژەیەکی زۆر خەڵک بکا بە خوێنەوار لە کۆی هەموو ئەو کەسانە 6500 کەس لە سجیلەکانی نەجمەدین مەلای ناویان هەیە کە ئەم کردوونی بە خوێنەوار. ئەمەش دابەشن بۆ چەند بەشێکیان ئەو کەسانن کە هەنە خوێنەواریان نەبووە مناڵ بوون، بەشێکیان ئەوانە بوون کە لە مەکتەب وەکو پێویست سەرکەوتوو نەبوون، بەشێکیان ئەو کەسانە بوون کە کاسبکار بوون بەڵام شەوان هاتوون لای نەجمەدین مەلا وەکو نەهێشتنی خوێنەواری ئیشیان کردو و خوێنەواری فێر بوون. نەجمەدین مەلا قسەیەکی جوانی هەیە، ئەڵێ مرۆڤەکان جیا ئەکاتەوە لە هەموو ئاژەڵان و بوونەوەران خوێنەواریە. بەڕاستی لەو ڕۆوە دەورێکی زۆر گرنگیە بۆ قوتابخانەکەی خۆی ناوناوە کەشتی نوح. هەمومان دەزانین کە کەشتی نوح پێغەمبەرە و خەڵکانەی کە لە لافا و ڕزگاری کردێنە ناو کەشتیەکەی و ئەمە وەکو بەڵگەیە بۆی کە خەڵک لە لافاوی نەزانین و نەخوێندەواری ڕزگارەکەەوە. ئەم قوتابخانەی ئەو ڕاستی ساڵانێکی زۆر توانیوێتی خزمەتێکی گەورە بکە و بۆ خۆی هاتووە دوکانی شوێنێکی بەکرێ گرتووە و لەو شوێنەیە خەڵکی فێری خوێنەواری کردووە. لەسەر قوتعەیەک قوتابخانەکەی نووسی ئەگەر ئەدەوێت ڕزگار بێ لە نەزانین ئەی ڕۆح زوو بە زوو خۆ بگەینە قوتابخانەی کەشتی نوح. ئەمە کرا بە ڕێکلامێکیش لە ڕۆژنامەی ژیانە بڵاو کرایەوە، لە ژینە بڵاو کرایەوە. هەڵبەت مامۆستا نەجمەدین مەلا زۆر چاکزانیوێتی کە دەردی نەخوێندەواریە کە میلەتی ئێمەی کۆڵەوار و دواخستووە لەو جیهانە فراوانەی زانستدا زۆر بەگەرمی و بە کوڵەوە پێشوازی قوتابیانی کردووە و هەموو ڕۆژێ تا پاش نوێژی خەوتنان لە قوتابخانەکەی کەشتی نوح وانەی بە قوتابیەکانی گوتۆتەوە. هەتا قوتابیەکانی لابوایە میوانی هەرگیز قبول نەکردووە. جا ئەگەر میوانێکی دەست بە تاڵی ببوایە دیارە مامۆستایی پەست کردووە. لە پۆلی دووەوە کە دەرچوون بۆ سێ باوکم لەوە کا بیستی بێتی کە مامۆستا نەجمەدین مەلا قوتابخانەیەکی کردوێتەوە وەکو چۆن ئێستا قوتابخانەی ئەهلی، بەڵام زیاتر خێرخوازی بوو لەلایەن مامۆستا نەجمەدین مەلاوە چونکە خۆی حەزێ کرد خزمەتی خەڵک بکە. باوکم وتی لە باتی بێ ئیش بن، لە باتی یاری بکەن، لە باتی بێن بۆ دوکان بۆ لای من. حەزەکەم لە سنفی دوو کە دەرچوون بۆ سنفی سێ بتان بم بۆ لای مامۆستا نەجمەدین مەلا دەرزی سێتان پێ بڕێ بۆ ئەوەی کە چوونەوە بۆ سنفی سێ دەرچوون بۆ سنفی سێ و چوونە دانیشتن لە سنفی سێ ئێوە شتێکتان زانی بێ معلوماتتان وەرگرت بێ. لەبەر ئەوە بردمی بۆ لای مامۆستا نەجمەدین مەلا کە بردمی بۆ لای شتێکی سەیرم لێ هاتە بەرچاو. بەڕاستی شوێنەکەی زۆر گەورە نەبوو، بەڵام ئێمە کە مناڵێکی بچکۆلە بووی نۆمانەزانی زۆر گەورەیە. چەند دوکانێ بوو رابوو لە یەک قوڕیەکەی لەوانەیە 7 مەتر بوو بێت هەرەوەنگە و لە هەر سوچێکی شوێنەکەیە
چەند ڕحلەیە چەند کورسیەکە بوو لەگەڵ تەختەیەکی ڕەش بە دیوارەکەەوە بەسترا بوو لە 4 لاوە 4 نەوە دەرسێوتەوە لە سوچێکی دوکانەکەشە لەوە کا شوێنی تایبەتی خۆی بوو بێت لە سەر ڕەفەیەک دایمە نقڵی دانابوو کاتی خۆی ڕاستیەکەی لە ڕۆژنامەیە یەکێک لەو ڕێگەیانە بۆ ڕاشێشانی خەڵک و گەنجان بۆ خوێندنەوە مەتەڵ بووە. ئەو وەختە خۆ دەیزانی ئەم تەکنۆلۆژیا پێشکەوتەی دنیا نەبووە لەبەرەوە مەسەڵ خەڵک لە ماڵا گۆرەوی بازی و زۆر یاری فۆلکلۆری کردووە. لە ڕۆژنامەشە ئەمانیش ئەم گۆشەیە کراوەتەوە لە زمانی پیرەمێردەوە هەبووە کە مەتەڵ داهێنراوە لە ڕێگای مەتەڵەوە بۆی خەڵک ڕاکشن بۆ خوێندنەوە. یعنی مەتەڵانە لەسەر ناو بووە بۆی خەڵک مێشی خۆی بجوڵێنێ و شت بکە. ینی یەکێک لەوانی کە بەشداری لەو مەتەڵانەیە کردن نەزمەدی مەلا بۆ خۆشی بەشدارێکی زۆری هەیە زۆر جار خۆی مەتەڵی داهێناوە. کە مەتەڵی ئەنووسیوێم ئەو وەختە زۆر گەورە نەبووین بەڵام مەتەڵەکانمان هەڵهێنا و ناوەکانمان ئەنووسال زۆرمان پێخۆش بوو لە ناو ئەوانی کە مەتەڵەکانیان هەڵهێناوە. هەموو جارێکم کە ئەچوومە ئەو مەتەڵەم هەڵهێناوە ئەیوو قورعەیەگە کێشین بشکەم خەڵاتێک بەرکەوێ. طبعا من بە حکمەوەی کە باپیرم ڕەفیقی بوو مەلا عەلی سەنجەری شاعریش بوو زۆر جار ئەیبردم بۆ ئەوێ هەر لەگەڵ قوتابیەکانە دانیشتم و خۆیشی ئەم بینی کە ئەهات و ئەڕۆیشت و قسەیە کرد هەروها لەگەڵ باپیریشما زۆر باسییانە کردەوە بە تایبەتی ئەدەب و بە تایبەتی لە ئەدەبیشە شعر و مێژوو. لە بیرمە ئەیانویست کتێبێک دروستکەن کتێبێک دابنێن چونکە زۆر جار هاتە ماڵی ئێمەش کتێبێک دابنێن بە ناوی هێنیانی کتێبێکە باسی چارەسەرکردنی نەخۆشی ئەکا بە نەباتات بە ڕۆک نازانم بڵاوی کردەوە یا بڵاوی نەکردەوە. بەڵام مامۆستا لەگەڵ هەموو ئەمانشتا یەکێ بوو لەوانی کە عەلاقاتی و پەیوەندی ئیجتیماعی و کۆمەڵایەتیشی لەگەڵ خەڵقا زۆر بوو بە تایبەتی لەگەڵ خوێندەوارەکانە لەگەڵ قازیە لەگەڵ ڕەمزیە فەنیە لەگەڵ مستەفا کوردیە هەموو لەگەڵ ئەمانە دائنیشتن قسەی قسەیان لەبارەی ئەدەب و لەبارەی نووسین و لەبارەی چیرۆک و لەباتەی ئەو شاعیرە گەورانی کە لەناو وەسەتی کوردیا بوون و مردوونەوانە لەو بارانەوە قسەیە کرد. بەڕاستی ئەو هەر دەرسی پێ نەیەوتین ئەو فێری هەڵس و کەوتی کردین فێری چۆنێتی تەسەڕف بکەین لەگەڵ خەڵکە لەگەڵ خۆمانە شەخسیەتی بەرزەکردینەوە هەڵێسانین بۆ سەر تەختە ڕەشەکە شت بنووسین بە دەنگی بەرز شت بڵین بەڕاستی کابرایە بوو ئەتوانین بڵین پەروەردەیەکی زۆری خەڵکی ئەکرد هەر کۆمەڵە خوێندکارێک و بەرامبەر تەختەیەکی ڕەشی دائەنا دەرزی بەم کۆمەڵە ئەوت واجباتی ئاینێ کە بینووسینەوە هەتاکو ئێمە ئەوەمانە نووسیەوە ئەچووە بەر کۆمەڵەیەکی تر لەسەر تەختە ڕەشەکە چەند قوتابیە خوێندکارێکی تریشی فێریش دەکرد لەوە بۆەوە هەڵستا ئەچۆ ئەملا هەر 4 دەوری کە کۆمەڵە خوێندکارێ دانیشت بوو فێری ئەکردن. مامۆستا نەجمەدین مەلا بە دەستوخەتی خۆی دیوان و بەرهەمەکانی گەلێ شاعری پاراستووە لەوانە دیوانەکانی حەمدی و مەولەوی و سالم و نالی و کوردی و گەلێ کەشکۆڵ و دەستنووسی دانسقەشی لە پاش بەجێ ماوە کە ئێستا بوونەتە سەرچاوەی لێکۆڵینەوە زانستیەکان لە بواری ئەدەب و مێژووی کووردە. ئەم زاتە توانیوێتی بەشێکی زۆری ئەدەبیاتی ئێمە لە فەوتان ڕزگار کاوە کەشکۆڵ و دیوانی زۆر لەم شاعرانەی بە دەستخەتی خۆی نووسیوەتەوە و بۆ نمونە دیوانی ئەحمەد ساحب قڕان واتە حەمدی شاعری نووسیوەتەوە جگەلەوە زۆری شعرەکانی پیرەمێرد زۆر لەو شاعرانی تر و هەوڵی داوە بۆ خۆشی بەڕاستی ژانامەی ئەم شاعرانە پەیدا بکە نمونەی شعریانەوەی کە دەستی کەوتو هەوڵی داوە لەم کەشکۆڵانە جێ بکاتەوە و هەر ئەم هەوڵانەشی بوو دواتر ئەبینین لە ساڵانی 50 هەر لە گۆشێکی تایبەتی لە
ڕۆژنامەی ژینە داگیرەکە بە ناوی شعر و شاعیرەکانمان و لەو ڕێگەیەوە توانێت شعر و ژیاننامەی زۆر لەو شاعرانی ئێمە بپارێزێەوە لەوێ چاپ ببێکە ئەمەش بۆ خۆی ڕاستی خزمەتێکی گەورەی ئەو زاتەیە. لامان کاتە خۆشی دەستی شعر نووسینی هەبوو هەندێک شعری هەیە هەر لەو کەشکۆڵانەی خۆیان هەندێک لە نمونەی شعرەکانی خۆشی پاراستووە ڕاستی. مامۆستا نەجمەدین مەلا دەسەڵاتێکی گەورەی هەبووە لە کۆڕی شعریشدا ئەسپی خۆی تاوداوە و چەند پارچە هەڵبەستێکی نووسیوە کە یەکێکیان بە بۆنەی لافاوەکەی ساڵی 1950 شاری سلێمانی و لە تەک هەڵبەستێکی تردا کە باسی هەر چوار کەشەکە ئەکات ئەمانە هەمووی لە ژیندا بڵاو بوونەتەوە. ئەمەش نمونەی شعرێکێتی کە لە دیوەخانی تاهر بەجی شاعردا گوتوویەتی: ئەی پیاڵە جێڕی مەجلیسی تۆگوسی نەوزەڕی کەی خوسرەوی زەمانی یا جەمشیدی کیشوەری تەندوری دڵ بە ئاگری غەم جۆشی سندووە بەزمم دەمێکە ساردە لەبەر بێ سەماوەری. هەر لە جەریدەی ژینەوە ئەو شتانەی بۆ بازە کردی چونکە ئەو کاتە جەریدەی ژین سۆزی نەتەوایەتی و خۆشەویستی وڵات و نەشیدی نەورۆز و ئەی ڕەقیب و ئەوانشی تیا ئەنووسرا هەمووی بۆ بازەکردی نەوانی و پێوتینەوە. بەشێک لەو بابەتانی کە نەجمەدین مەلا لە ڕۆژنامەی ژینە ئیشی لەسەر کردووە زۆر گەرنگی پێیاوە ستونێکی هەبوو چیرۆک بۆ مناڵان کە توانوێتی 120 چیرۆک بۆ مناڵان بجێڕێتەوە. مناڵانی هەموو کاتێک وریا کردوێتەوە وەکو خۆی لە یەکێک لە بەشەکانی ئەڵێت ڕاستە ئەم چیرۆکە بۆ مناڵانە بەڵام بۆ گەورەکانیشەکە لە گوێی گایە هەندێکیان خەوتون بۆ وریاکردنەوەی ئەوانە. هەندێک لە چیرۆکەکانی لە زمانی فارسی وەریگێڕاوە، هەندێکی لە عەرەبی وەرگێڕاوە، هەندێکی لە ژینگەی خۆیان کە بینیوێتی دای ڕشتوتەوە ئیشی بۆ کردو قسەتی قاڵبێکی مناڵانەوە. هەموو چیرۆکانمان ئەخوێنەوە. من هەندێک لە ناونیشانی چیرۆکەکانی سێ پیاوی شۆر و پیاوێکی تەمەڵ کوڕێکی گوێڕایەڵ مەسەلەن پادشا و ماسیگەر هەروەها بازرگانێک ئەمانە ئەو چیرۆکانی بوون کە بڵاویە کردەوە ئێمە ئەمان خوێنەوە. سەرەتایی ئەرک و ماندووبوونی لە تەک ڕۆژنامە و گۆڤارەکاندا دەگەڕێتەوە بۆ کۆتایی ساڵی 1926 زاینی هەروەک مامۆستا گیوی موکریانی دەڵێت لە ساڵی 1926 زاینیدا کە ئێمە لە سووریاوە هاتینە بەغدا و لەوێشەوە چووینە ڕەواندوز گۆڤاری زاری کرمانجیمان پەخش دەکرد. پێداویستیمان بەوە هەبوو کە لە هەموو لایەکەوە خوێندەوار و لاوە دڵسۆزەکانمان بە ناردنی هەڵبەست و شوێنەواری وێژەیی لای خۆیان یارمەتیمان بدەن. لەو لایەنەوە مامۆستا شاکر فەتاح و مامۆستا نەجمەدین مەلا زۆر یارمەتیان داین کە ئەو توانا و پشووە درێژەمان بە مامۆستا نەجمەدین دەدی لە ڕووی ئەوەوە قوتابی نەبوو بێکاریش بوو وا لەگەڵیان ڕێکەوتین کە ئەو هەڵبەست و بەسەرهاتی گشت بوێژەکانی سلێمانیمان بۆ کۆبکاتەوە و لە بەرامبەر ئەو پیاوەتیەدا ئێمەش هەرچیەکی چاپ بکەین چەند بەرجێکی پێشکەش بکەین کە بۆ خۆی بیان فرۆشێ و ئاتاجی خۆی پێ لە ناوبەرێت. ئەم ئینسانانە توانیویانە وەکو پێویست پامی خۆیان بگەێنەجێ ئەوەی کە توانیویانە درێغیان نەکردووە هەر کەسە بە پێی توانایی خۆی ئەوەی کە توانی بێتی لە بواری ئەدەبیاتە لە بواری مەسەر ڕۆژنامەگەریە ینی ئەو نەوەی ڕابردووی ئێمە ینی نەوەی یەکەم و تقریبان دووەم و سێم و ئەوانەش کاگاتە تا ڕەدەی ساڵانی 60 ئێمەش ئەوانە وەکو پێویست ڕاستی توانیان هەرچە ئەمانە ژمارەیان کەم و بەڵام ڕاستی دەستبژاردەیەکی خوێندەوار و ژیر و دووربین بوون ئەوانە توانیان ڕاستی مناخێکی باش بۆ شتەدا بنین کە ئێستا ئێمە ناومان ناو ڕۆشنبیری کوردی و شاناسی پێکەین بۆ ڕاستی خزمەتێکی گەورەیان کردین کە خزمەتێک بەبێ بەرامبەر یعنی کەساتی نەجمەدین مەلا لێک بێتون نەجمەدین مەلا وەرگێڕ بووە، نووسەر بووە، شاعیر بووە، ژینگە پارێز بووە، مناڵ خۆشەویست بووە،
ئەم پیاوە لەگەڵ ئەم هەموو خزمەتە کە کردوێتی قوتابخانێک ناونراوە بە ناوی نەجمەدی مەلاوە لە بەختیاری شەقامێکی بەناو ناونراوە لە باخی گشتی پەیکەرێکی بۆ کراوە تەلارێک ناونراوە تەلاری نەجمەدی مەلا لە سابونکەران چێشخانێک لە چەند دوکانێک لە پشت دوکانی خۆی ناونراوە چێشخانی نەجمەدی مەلا منیش وەکو ئەرکێکی سەرشانی خۆم بەرامبەر بە نەجمەدی مەلا توانیمە سەرجەمبەر هەموو بابەتەکانی نەجمەدی مەلا لە دوو کتێبە کۆ بکەمەوە کە زیاد لە 1000 لاپەڕێ و ئەتێ ئەمەندە کراوە بە نەجمەدی مەلا. ڕۆژی دووشەممە ڕێکەوتی 23 چواری 1962 مامۆستا هەروەکو نەریتی ڕۆژانەی خۆی کرد بە چاپخانەی ژیندا و تاوێک دانیشت و چووە دەرەوە. ئیتر 1-2 ڕۆژێک دوای ئەوە مامۆستا سەری ژینی نەدایەوە. نەجمەدی مەلا عادەتێکی بوو بۆی خەڵک ئیزعاجی نەکات کە چۆتەوە ژوورەوە قفڵی دوکانەکە یا بڵێن قفڵی دەرگاکەی یا هەر کەسێک لێ ڕۆژوە ئێوارە بوویت بێ زەحمە قفڵم بۆ لەو دەرگایە بە بەیانیش کە هەستاوە لە خەوتێتی بێ زەحمە چیە لێەوە ڕات ئابۆ کلیلە و قفڵم بۆ بکاتەوە بۆی خەڵک وا لێ بکات کەوا بزان نەجمەدی مەلا لە ماڵ نێ بۆی هەراسانی نەکەن کە خەوت بێت یان پشوویەک بات. نەجمەدی مەلا و ئێوارەی کە قفڵ لە دەرگاکەی ئەیات بەداخەوە کۆتا ڕۆژ ئەبێت کە سەرکاتەوە بە ناو شاری سلێمانی هەر ماڵەکەشی بوو بە قەبر بووی. لێرە ئیتر ڕۆژی سێشەمە بووە ڕۆژی پێنجشەمە کە هەفتەنامەی ژین دەرچووە ئەم ئیشتراکی هەبووە ئەو کەسێک کە بۆی بردووە شێخ لەتیف تا ئەم چاڵەنجمان بوو من مقابلەم کرد و خۆشبەختانە توانی ئەو شتانمان بۆ ڕاستکاتەوە. لێرە ئەم کەسە ئەلەکە بۆم برد خسمە ژە دەرگاکەوە ئەم هەفتەی تر کە پێی چوومەوە بۆ لای سیرم کرد ئەوەی تریشی لا نەبردو ئەمەشم بۆ دانا گەڕاوەتەوە بۆ لای ئەحمەد زرنگ و شەمحەمەی خاڵ و توێتی من هەستەکەم لە ماڵەکەی نەجمەدی مەلا بوونێکی زۆر ناخۆشیێت. ئەتر ئەوەیە ئەڵێ ئێمە چوین بە ئەلەتریک یانی بەلایتێک لە پەنجەرەی ماڵێکەوە چوینە خوارەوە سیرمان کرد نەجمەدی مەلا لەسەر کورسەکەی خۆی پاڵی یاوەتەوە زۆر ئاوساوە و هەموو لەشی ئتر کرم بووە بۆیە ئێمەش گەڕاینەوە بە ئەحمەد زرنگ ماوەت و بە مەحامی و بە کۆمەڵێک پۆلیس و ئەوانە توانیمان لەڕێی یاساوە دەرگاکە بشکێنین چوینە ژوورەوە کە سیرمان کرد نەجمەدی مەلا لەسەر کورسەکەی خۆی مردە بوو. ئیتر هەندێک شت ئەڵێن لە سلێمانیە گوای نەجمەدی مەلا پشیلەکەی دەمولوتی کڕانەوەتەوە یان نەجمەدی مەلا دەرمان خواردو کراوە یان بن قسەی شێخ لەتیف بەجێڕمەوە ئەو وەهای وتی لەسەر کورسەکەی خۆی پاڵی یاوەتەوە و وەفاتی کردوتر یعنی حساب کرد 10 ڕۆژێک بووە لەوێ مردووە. مزگەوتی هەمزاغا لەوێ شتویانە و بە شێوەی ئەمانەت چونکە ئەو وەسێتی کردو لە سەری ئەزمر بنێژرێت ئەم مانەوەی گردانە و لە شوێنە بەرزەکانەکە کەسە زانکان ئەنێژران کەسە ئاینەکان نێژران بیر و باوەڕی زەردەشتەکان وا بوو ئەو کاتە چەنە ئەم کەسە بڕوانێ بەسەر ئەو شوێنە خێر و بەرەکەتی بەسەر ئەو شوێنەیە بۆی نەجمەدی مەلاش بیر و باوەڕی وا بوو کە لە سەری ئەزمر بنێژرێت هەم بە دیوی شارباژێڕا و بەری سیوەیل و ئەمانە هەم بە دیوی سلێمانیشە لێرەیە خێر و بەرەکەتی نەجمەدی مەلا بڵاو بێتەوە بەسەر بالفعل واش ئێستا کەسێک بوو ئەو تا ئەمە چەند ساڵی وفاتی کردو لە 62 و ئێستا ئێمە باسێن کە 2021 و زیاتریشە. لێرە تەماشاکەی نەجمەدی مەلا و نەیانتوانی وەکو پێویست بیبەن بۆ ئەزمر لە گردی سێوان لە سنووقێکە ئەسپەردەیان کردووە. لە ساڵی 1970 دوای بەیاننامەکەی 11 ئازار بردویانە بۆ ئەزمر لەوێ ناشتویانە و پێم وابێ ئەوەی کە ئەم کارەی کرد کۆمەڵی هونەر و وێژەی کوردی بوو شەشیوە سەرپەرشی ئەم کارەیان کرد تەرمەکەیان دەرهێنا و بردیان بۆ ئەزمر من بۆ خۆشم بیر بە مناڵ بگەنی بە پێ بە هینا بۆ شاخەیە سەرکەوتین. هەڵبەستی مەلا ئیسماعیل بۆ گواستنەوەی تەرمی مەلا نەجمەدین بۆ ئەزمر. مەلا نەجمەدین کوردی حەقیقی خۆ تۆ لەگەڵ من گەلێک ڕەفیقی بۆج بەجێت هێشتم بە تاق و تەنیا تاریک بوو لە من ڕووناچی دنیا مەلا نەجمەدین ئەستێرەی باوەڕ دڵم قوڵپەدا وێنەی سەماوەر یەزدان بتبەخشێ تۆ بە پێغەمبەر ڕەحمەتت لێبێت لە ڕۆژی مەحشەر بەڕاستی تۆ بووی نیشتیمان پەروەر شاعری مەشهور ئوستادی سەروەر
زۆرت نەجاتدا بە خوێندەواری لە ناو کورداندا وەک ڕۆژ دیاری لەسەر وەسێتت برایتە ئەزمڕ نەجات بوون کوردان لە کوشتن و بڕ بۆ مامۆستا ئەحمەدی باسکەوتی ڕۆژێکێت ئێمە نەتەوەیەکی بە تایبەتی خەڵکی ئەم سلێمانیە زیندوو کوژی مردوپەرستین ئێستا من زیندوم ڕێزم نازانم بەڵام ڕۆژێکە بێت کە مردم لایەکی ئەم شارە دوام بکەوێت ئەڵێ لایەکی ئەم شارە لە ساڵی 1970 مانگی 5 بوو هێنان بۆ ئەم شوێنە لێرە ئەسپەردەیان کرد و ئێستا تر ئەم شوێنە بوو بە مەزاری و درود بۆ ڕۆحانەتی پاکی نەجمەدین مەلا و هەموو کەسانش کە بە ئەدەبیات و بە نووسینی کوردی و ماندووە بن. مامۆستا نەجمەدین مەلا لە پاش کۆچی دوایی خۆی هیچی لە پاش بەجێ نەما تەنها مۆزەخانەیەکی لە ڕوخسارە سەیر و بەناوەڕۆ گەورە و بێپایانی بەجێهێشت ئەوەی لە پاشی بەجێمە یاداشت و یادگاری ڕابردوومانە.